لا سەر هەمان پرس بەڕێز ئەرشەد لۆلانی ئەندامی پەرلەمانی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز ئەرشەد لۆلانی سڵاوتان لەبێت و کاتتان باش. ئەم دۆخی ئێستا لە سلێمانی هەیە، شێلەی بەرپرسە. بەناوی خوا سڵاو لە جەناب بشێت. ئەم کاتی جەناب شتان باش. خۆی ئەم دۆخە کە لە سلێمانی هەیە ئێستا هی ئێستا نییە، با بڵێن ئەمە ساڵێک و 2 ساڵ نییە. لە 2021ەوە ئەم دۆخە هەیە لە سلێمانی. ئەنی مانگانە ئێمە ئەو کێشانەمان هەیە، چەند مانگێک چا دەبێت دوایە وەکو خۆی لێ دێتەوە. بەڕاستی چی پرسیارە کە ئەو دەواازانەی لە سلێمانی هەیە ئەو بازەی خڕ دەکرێتەوە، ئەم هەموو ڕسوماتە بۆ کوێ دەڕوە؟ کێ لێی بەرپرسیارە؟ ینی هەر جارێک بە بیانووی زیاد ئێمە لە پەرلەمانی کوردستان چەندین جار لیژنەمان پێکێناوە. ڕاستی ئەو بیانویان نییە کە لە میدیاکان باز دەکەن. هەندێک جار بیانووی ئەویان هەیە کە فەرمانبەران لە کەمتەرخە من لە کۆکردنەوەی داهات لە سلێمانی بە بیانووی زیاد ڕاستی ئەم خەڵکە بەو گێژنەیە بێ موچە دەکەن. ئەمە کارەساتە بەڕاستی، لەبەر ئەوەی موچە منەت هیچ کەسێکی تێدا نیە و هەم ئەوانەی فەرمانبەرن ڕەنجی خۆیانە و ئەمانەی کە خانەنشینن ئەو پارە کاتی خۆی ئەم پارەیان لێ بردراوە و هەروەها ئەو ماندیبوونەیە کە تەمەنیان هەموو لە وەزیفەیە بەسەر بردووە. بەڵێ وەزارەتی دارایی ئەڵێت من ئەوەی پێویستە وەکو داهات وەکو پارەی تاواوکاری بۆ موچە نردومانە بۆ سلێمانی، بەڵام سلێمانی دەبێت لە داهاتی ناوخۆی خۆی ئەوی دیکەی پڕ بکاتەوە. داهاتی ناوخۆی سلێمانی داهاتی کەمە یان داهاتەکە ناگەڕێتەوە نێو خەزێنە؟ خۆی هیچ مانگێک نەبووە کە داهات لێرەوە بۆ سلێمانی بە ینی با بڵین بە کەمی ڕۆشتوێ یان ئەو داهاتە نەبێ. هەموو مانگێک بە تەواوی داهاتی سلێمانی لە وەزارەتی دارایی نێردراوە بۆ سلێمانی. تەنها ئەو کورتێنانەی هەیە ئەبێ لە بەشی با بڵین لە داهاتی ناوخۆ دیاری بکرێت. ئەمەش زۆر کەمە، نزیکەی کەمتر لە 120 موچەیە. بێگومان ئەو داهاتەنە لە سلێمانی هەیە پێم وایە پڕکردنەوەی بۆ پڕکردنەوەی ئەم 120 زۆر شتێکی نۆرمالەوە پێی پڕ دەکرێتەوە، بەڵام پارەکە ناگەڕێتەوە بۆ خەزینەی گشتی. ئایا ئەو پارەی گومرێک، ئایا پارەی بات ئەو کۆمپانیای لە سلێمانی هێنە، ڕسومات، پارەی کارەبا بۆ نایەتەوە بۆ خەزینەی گشتی بۆ ئەوەی کە موچە خۆرانی پێ بدرێتن؟ بەڵێ ئەو کێشەیە بۆ سەری هەڵدات چارەسەرە بێت دیسان سەر هەڵداتەوە. هۆکارەکەی چیانی بۆ هەندێک مانگ هیچ کێشەیەک نییە، بەڵام لە مانگێکە بەتابەت لەم کاتە پێویستەدا کە موچەخۆران پێویستیان بە موچەکانیانە و سبەینە ڕەنگە جەژن بێت موچە نییە. ئەو خەڵکە چی بکات؟ ینی بۆ کێشەکە جار بەجار سەر هەڵداتەوە؟ پێم وایە هەندێک جار بەرژەوەندی حیزبی یاخود بەرژەوەندی کەسی بە پێش بەرژەوەندی گشتی دەکەوێت و هەندێک جار بۆ ئەوەی کە مەرامێکی سیاسیت هەبێتن بۆ ئەوە دروست بکەی، بەڵام بەداخەوە ینی کە موچەی هاوڵاتیان بەکاردەهێنرێت بۆ ئەو مەرامە سیاسیانە یاخود ئەو زەختانەیە بکرێتن لە حکوومەت. ئەو کێشانەی کە لە حکوومەت هەیە هەندێک جار وا دەکات کە هاوڵاتیان بەکاربێن وەکو با بڵین موچەخۆران بەکاربێن بۆ ئەوەی ئاوا پیشان بدەن کە حکوومەتی هەرێم ناتوانێت موچەخۆران دابین بکات. کاتەم کێشەیە پەیوەندی بە حکوومەت هەرێمی کوردستان و نیە، پەیوەندی بە ئیداری سلێمانی خۆیەوە. لە ڕاستیش دانی ئەوەی کە دیارە بێگومان پەیوەندی بە ئیداری سلێمانی خۆ هەیە کە ئیدارەیەکی خراپە و هەروەها لە کۆکردنەوەی داهات گومان هەیە. لە راپۆرتی چاودێری دارایی ئەگەر تەماشکەی خودی جەنابی وەزیری دارایی هەموو گومانیان هەیە لە کۆکردنەوەی داهات لە سلێمانی. بێگومان ئەوەش نابی لەبیر بکەین، ینی تا ئێستا ئەو بڕەپارەی کە بۆ سلێمانی چوە نزیکەی لە سەرەتای ئەم کێشەوە تا ئێستا نزیک 65 ملیار لە بەشی با بڵێن هەولێر و دهۆک و ئەمانە بۆ سلێمانی چوە بە زیادەوەش، ینی پارە بە زیادەوە بۆ سلێمانی چوە کە دەبوو ئێستا خەڵکەکەی بە زیادەوە خزمەت کرابە، پرۆژەکان جێبەجێ کرابە و هەروها موچەکەیان درابە
کەچی کورتێنان هەیە لە موچەی هاوڵاتیانش. بەڵێ لەیداری سلێمانی دەوترێت هەر داهاتێک لە سنوورەکە هەیە لە ماڵپەڕی شەفافیە دەخرێتە ڕوو. ئەمە تەواوە ئەوەی لە داهاتی سلێمانیە لەوێ دەخرێتە ڕوو یان ڕێگەیەکی دیکە هەیە کە ئەو داهاتە بە تەواوی ناخرێتە ڕوو. پێم وایە ماڵپەڕی شەفافیت باشە بەڵام خۆ ماڵپەڕی شەفافێتش ئەبێ کەسێک با بڵێن ئەو ئەرقامانە دیار بکات وە دابنێتن. بۆیە من زیاتر ماڵپەڕی شەفافیت ڕاستی بە بزربوونی شەفافیت دادەنێم، ینی شەفافیت بزر دەبێت لەبەرەوەی تو ئەو ئەرقامانە بەس ئایا ئەو ئەرقامانە دقیقن ئەوانەی لە ماڵپەڕی شەفافیت هەنە ئایا تا چەند ڕاستن تا چەند دەلالەت دەکات کە وەزعی سلێمانی ئەوایە تا چەند خۆی کاتی خۆی کە بە دۆداچوونمان کرد یەکێک لە کێشەکان بوو دەیانوت کە فەرمانبەران بۆ نمونە لە دارەی کارەبا ناتوان وەکو پێویست پارە کۆ بکەنەوە وەکو ئەو فەرمانبەرەی لە هەولێر و دهۆکەیە، ینی ئەو کات ئەو مبەررە هەبوو کە بەڵام مبەرڕێکی زۆر جێی ئەوە نییە کە تۆ پشت پێ بەستی کەەوە فەرمانبەرێک کەم تەرخەمە یاخود کەم تەرخەم نییە. بێگومان ئەم داهاتانە دیار نییە، ینی تا ئێستا کێشەکانی حکوومەتیش لەسەر ئەمەیە کە ئایا ئەو داهاتی سلێمانی چی لێ دێت، بۆچی نایەتەوە خەزینەی حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ ئەوەندەی بە دۆداچوون کراوە لە ماوەی ڕابردووە داهاتی سلێمانی هەر ئەوەندەیە کە باسییان کردووە یان نەخێر لەوە زیاترە. پێم وایە زۆر زیاترە، ینی ئەگەر سیر بکەین بەپێی جوغرافیە با بڵێن سلێمانی و هەروەها و ئیدارە سەربەخوانی کە سەر ئیدارەی با بڵێن سلێمانیە لەم نەوەکو ڕاپەڕین و گەرمیان وەکو جوغرافیە وەکو دانیشتوان فەرقێکی ئاوای نییە لەگەڵ هەولێر و دهۆک. بەڵام ئەگەر تەماشێ بکەین پارەی کارەبا 126 لەم با بڵێن لە سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان و ئەوانە دیار دەکرێت 174 لە هەولێر و دهۆکە. ئایا کەمتر کارەبا بەکاردن؟ ئایا کارەبا نییە لەوێ؟ ینی ئەوە نییە، واقع نییە. ئەم ڕقەمە زۆر فەرقە. ئەم ڕقەمانێکە واقعی نین. پێم وایە کە بەشێکی ئەم داهاتە بۆ بەرژەوەندی شەخصی یاخود بۆ بەرژەوەندی حیزبی دەڕوا لەم سنوورە. بەڵێ بەڕێز ئەرشەد لۆلانی ئەندامی پەرلەمانی کوردستان لە ئەولێرۆ لەگەڵماندا بووی. سوپاس بۆ بەشداریتان و کاتێ بێمەتاندا.